گەنجانی هەرێمی کوردستان لە دۆخێکی سەخت و دژواردا ژیان بەسەر دەبەن و کاتێکیش دەنگ و هاواریان دژی گەندەڵی و ستەمکاری هەڵدەبڕن. دەسەڵاتدارانی هەرێم بێڕەحمانە گول لە بارانیان دەکەن و خەڵتانی خوێنیان دەکەن. منداڵ و نەوەی بەرپرسانیش بەسەر بودجە و موڵکی گشتیەوە لە ژیانێکی شاهانەدا دەژین و کاروانی ئۆتۆمبیلەکانیان دەیان ئۆتۆمبیلی ئاخیر مۆدیلە. هەروەها خاوەنی پاسپۆرتی وڵاتانی بیانین و هەر ڕۆژەی لە وڵاتێک و هەر شەوی لە شوێنێک شەوە سوورەکانیان بەسەر دەبن. دەسەڵاتدارانی هەرێم تەنها خەمیان ئەوەیە کە منداڵ و نەوەکانیان بە ئاسوودەی و کامەرانی ژیان ببەنە سەر. هەموو پێداویستیەکانیان بۆ دابین کردوون، نەک ئەوەی لە زانکۆکان بکرێن بە یەکەم، بەڵکو زانکۆی تایبەت بە خۆیان بۆ دەکەنەوە و بەبێ ئەوەی بڕوانامەی بەکالۆریۆسیان هەبێت دەبن بە سەرۆکی زانکۆ. منداڵی بەرپرسان بەبێ ئەوەی هیچ پلێکی حزبیان حکمیان هەبێت لە کاتی بۆنەوە مەراسیمەکاندا لە ڕیزی پێشەوە و لە ئاستی وەزیر و سەرۆکی زانکۆ و بەرپرسانی باڵادا دادەنیشن. تەنها لەبەر ئەوەی منداڵ یەکێک لە بەرپرسە باڵاکانی هەرێمن. هەندێک جاریش وەزیر و پرۆفیسۆر و خاوەن بڕوانامەی بەرزی دکتۆرا و ماستەر دەکەونە ڕیزی پشتیانەوە. گەنجانی هەرێمیش بەدەست نەبوونی و بێکاری و بێشوێنی و بێتوانایی لە ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری دەناڵێن و تووشی دەیان خەم و ئازار بوون. دەسەڵاتیش لێیان بێباکە و هیچ چارەسەرێکی بۆ گرفتەکانیان پێ نییە. ئەوەی خەمەکەی قوڵتر کردووە ئەوەیە کاتێ گەنجان پەتی ئارامگریان دەپشڕێ و ناخی تووڕێیان بەڕووی دەسەڵاتی گەندەڵی هەرێمی کوردستاندا دەتەقێتەوە و خۆپیشاندان و ناڕزایەتی ساز دەکەن. بەرپرسانی هەرێم بێباکانە و دڵڕەقانە فەرمان بە پاسەوان و چەک بەدەستەکانیان دەکەن کە سنگی بێسوپەری گەنجان بدەنە بەر ڕێژنەی فیشەکەکانیان. هەروەک لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتی 2011 و ڕۆژانی دواتردا بینیمان کە 10 کەس شەهید کران. هەروەها لە خۆپیشاندانەکانی ساڵی 2015 و مانگی 12 ساڵی 2020 ژمارەیەک گەنجی دیکە کە بەشێکیان مێرد منداڵ بوون بە فیشەکی هێزەمنەکان شەهید کران و زیاتر لە 200 کەسیش بریندار بوون و دایان خۆپیشاندەریش دەستگیر کران و ژمارەیەکیشان ڕوبەڕووی ئەشکەنجە و لێدان بوونەوە. ئەمە چیرۆک و سەرگوزەشتەی گەنجانیەم هەرێمەیە بەدەست هێزەکانی دەسەڵات و بەرپرسانی گەندەڵ و حکومەتی هەرێمی کوردستانەوە کە وەکو ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و سەردەش عوسمان دەڵێت خراپیم دەسەڵاتە لەوەدایە باکی بە مردنی ڕۆڵەکانی نییە. لە ئێستادا و زیاتر لە هەر کاتێکی دیکە شەپۆلێکی بەرفراوانی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات دەستی پێکردووە و ڕۆژانە چەندین گەنج ڕێگای سەخت و پڕمەترسی کۆچ دەگرنە بەر کە بەپێی ئامارەکانی فیدراسیۆنی پەنابەرانی عێراق لە ماوەی 4 ساڵدا 274 هاوڵاتی هەرێمی کوردستان لە دەریای ناوەڕاست و دەریای ڕەش و دەریای ئیجە و ڕێگای وشکانی گیانیان لەدەست داوە. ئەوەی مای سەرسوڕمانە ئەوەیە بەرپرسانی هەرێم تا ئێستا هیچ هەوڵێکی بەرچاویان بۆ باشترکردنی ژیانی گەنجانی بەشمێنەتی هەرێم نەداوە و هەموو خەمیانەوەیە کوڕونەوەکانی خۆیان خۆش بژین و لایندەشدا شوێنی خۆیان بگرنەوە و بۆ دەیان ساڵی دیکە دەسەڵاتی بنەماڵەکانیان درێژە پێ بدەن. هەر گەنجێکیش دەنگی ناڕزایەتی بەرز بکاتەوە بە مەرەدی سەردەش عوسمان و کاوەگەرمیانی و هەرێم عەلی 13 ساڵ و ڕێژوان عەلی حەڤەی شوبات و بڕیار ڕەشیدی سێ سادق و کوردەی هەڵەبجە و شەهیدەکانی دیکەی ڕێگای ئازادی و داواکردنی ماف دەیان بن. لە ئێستادا کە هەڵبژاردن نزیکە حەقی خۆیەتی گەنجان تۆڵە لەو دەسەڵاتدارانە بکەنەوە کە خوێنیان دەمژن و دەڕێژن و مافیان پێنادەن و کوڕونەوەکانی خۆیان کردووە بە پاشا بەسەرەمانەوە و خۆیان پلەیەک و خەڵک و گەنجی بەشمێنەتیش بە پلە دوو هەژمار دەکەن.